سبێدە باش بینەرێن هێژایە کەناڵی کوردستان 24 هیویجارم هەوا ڕۆژەکە پڕی ئێنەرژی هەبیت دوماهیکە هەفتیەیە هەر کەسێکی و حەسکەتم سەردان جەهێکی بکات پلانێک هەبیتن هیویدارم ئاڤڕۆ پلانێتەوە هەمی سەر بگرن هیویات دەستپێکەکە باش بەهات خەزم شاکار تو لەمە بەحسەتەوەراکەی تۆ باسی تەوەریەکەم کە من باسی تەوەری بلا سەر چاوە دلێتە ناشکێنم گرنگی سانسۆرکردن و قەدەغەکردنا تیکتۆکێ لە هەرێما کوردستانی دێت تەوەرێمەیە بێتن ئەم دە گرنگی بابەتەیدەن لە تەوەرەیەکێدا اینجا دێرین بەیانی باش وجەس پێدا باش هەر بژیت لە هەر جێگەیەکەن سڵاوی ئەمەتان لێ بێ ڕۆژی پێنجشەممە و ڕۆژەکەتان پڕخێر و خۆشی بێ لە تەوەری دووەمە باز لە تیمێکی تایکواندۆی کوردی بەشدار بوو لە پاڵەوانەتی نێودوڵەتی فوجێرە دەکەین لەجە شەکەر کەشوهەوە ویستم لەوە دەست پێ بکەم وتێ کۆتایی هەفتەیە و لە هەر جێگەیەکن ئەتوان سەردانی هەر جێگەی بکەن کە پێتان خۆشە بەس بەداخەوە دێرین خان لەبەرەوەی کەشوهەوای هەرێمی کوردستان باران و بەفرە جا بە بچینە لای هەواڵەکە بێت لە دوای نیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە شەپۆلێکی بەفر و باران ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەمە بەپێی بەشی پێشبینیەکانی کەشوهەوایە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن سەرەتا ئاسمان ساماڵە دوای نیوەڕۆ دەگۆڕێت بۆ هەور لە سەرجەم ناوچەکان نمەباران دەست پێ دەکات دواتر بارستە هەوایەکی سارد لە ناوەڕاستی ئەوروپاوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات کە ئەمەش دەبێتە هۆی کەپلەکانی گەرما زیاتر نزم ببنەوە جا ئەم سەرمایە زۆرە دەبێتە هۆی بەفربارین لە سەرجەم ناوچە سنووری و شاخاویەکان بە تایبەت ئەو ناوچە شاخاویانەی بەرزیان لە 1000 مەترەوە زیاترە سەبارەت بە شارەکان لە سەنتەری پارێزگای سلێمانی و دوهۆک بەفر و باران بە تێکەڵی دەبارێت وا پێشبینی کراوە 12 بۆ 18 ملیم ببارێت جا با پێتان بڵێم زۆرترین کاتی بەفربارین کێ پێشبینیەکان دەڵێن ئەم شەو لەگەڵ بەرەبەیانی هەینی زۆرترین کاتی بەفربارینە و دوای نیوەڕۆی ڕۆژی هەینی کاریگەری شەپۆلەکە هێواش لاواز دەبێت واتە بە قسەی دێرین مەکەن بۆ سەردان و ئەم لاولا مەچنە دەرەوە زیاتر ڕۆژەکە ڕۆژی خواردنی کوردی و تەرتیبات و ئەو شتانەیە ینی سەرمایەکی بخۆین قاز و قاڵ ئایتر هەر کەسە و بەپێی توانای خۆی پێم وا بێ خواردنە کوردیەکان هەر شتێک بێ خۆشە تۆ زیاتر حەزت لە کامیانە وەڵا خواردنی کوردی ئاوا ئەهاش لە منیەکان سەرپێ خۆی سەر و پێشە خۆم خۆشە عافیەتت بێتەوە شاکارە بەلە بینەران 5 قوتابیان کورد لەلایەن حکوومەتە چینێوە بۆ خوێندنا زمانێ وڵاتێوان نێنە ناردن بۆ چینێ لە ڕێڕاستمێکێدا و کنسونگەری وڵاتی چین لە هەرێما کوردستانی ڕێکخستە بوو ئەف 5 قوتابیە هاتنە ناساندن لەوێ ڕێوڕاستمێک و بە پێدانا کورسیەن تایبەتە خوێندنا زمانی چینی لە وڵاتی چینی ناوێوان یە هاتیەوە قوتابی لە بەشێ چینی کۆلێژە زمانێ لە زانکۆە سەلاحەدین دەخینن لە 5 مانگا داهاتوودا بۆ زیاتر ئاشنابوون بە زمانی چینی لە ڕووی ئەکادیمیمە دێنە ناردن بە وڵاتی چینێ حکوومەتە ئەوی وڵاتیش پێشوازیە لێ دیکەت و تاوێت پێداویستیان خوێندنێ بۆوان گریتە ئەستۆ بۆ بەدەستهێنانی کورسیەکانی خوێندنی زمانی چینی لە وڵاتی چین خوێندویانە و چێبڕچەی زانستیان کردووە 5 قوتابین لە بەشی زمانی چینی کۆلیژی زمانی زانکۆی سەلاحەدین دەخوێنن خۆناغی سێمن 5 مانگی ئایندەیان لە شاری شانگهای چین درێژا بە خوێندن دەدەن تا ببن بە زمانزانێکی ئەکادیمی چینی زمانی چینی بەڕاستی لە ئەمڕۆدا زمانێکی زۆر گرنگە لە هەموو ڕوویەکەوە لە ئابوووریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سەربازیەوە و ئێمە بە فێربوونی زمانی چینی ئەتوانین کە وەکو پردێک لە نێوان زمانی وەکو پردێک لە نێوان وڵاتی چین و هەرێمی کوردستاندا دروست بکەین بەنامم داناوە بۆ ئەوەی بڕۆمە ئەوێ باشتر بخوێنمەوە و ئیمتیحانی HSK 6 لێڤڵ 6 بکەم بێگومان ئێمە کاتێک دەچینە وڵاتی چین ئاشنای کەلتور و میژوو وڵاتی چین دەبین میژوو و کەلتوری وڵاتی چین
بە هەمان شێوەی مێژوو کولتوری وڵاتی خۆمان زۆر دەوڵەمەندە ئێمە کاتی چین ئەوێ زۆر بەرنامەمان هەیە یەکێک لەو بەرنامانە ڕاستە کە ئێمە فێر و زمانی ئەوانە بین بەڵام لەلایەکی ترەوە ئێمە کورد ئاژناکەین بە وڵاتی چین چەندین جار ئێمە باسی کوردمان کردووە لە وڵاتی شانگەهای توانیمانەوانە بکەینەوە نەخشەی کوردستان نیشانیان بدەین و پێیان بڵین کە کورد چی کردووە چۆن قارەمانە وەک پاڵپشتی کۆمسڵگەری چین ڕێوڕسمەکەی ڕێخستووە پرۆسەی کورسی خوێندنیش لەسەر ئەرچی وڵاتەکە بۆ قوتابیان دابین کراوە لیۆ جۆن کۆنسوڵی گشتی وڵاتی چین لە هەرێمی کوردستان بە گرینگەوە دەڕوانێتە توانای قوتابیانی کورد بە تایبەت قوتابیانی زمانی چینی a very important scholarship from China. ئەم سکۆلارشیپە نوێیە بە تایبەتی بۆ مامۆستایانی زمانی چینیە لە سەراستی نێودەوڵەتی هەروەها ئەم سکۆلارشیپە بۆ قوتابیانەشە هێشتا قوتابی زانکۆن دڵخۆشین بەوەی 5 قوتابی لە بەشی زمانی چینی لە زانکۆی سەلاحەدین ئەم دەرفەتەیان وەرگرتووە و چوونەتە چین بخوێنن ئامانجی ئەم سکۆلارشیپە ئەوەیە دەرفەتێکی ناوازە بدات تا و کەسانەی دەتوانن ببنە مامۆستا چەندین کەس لە سەرانسەری جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناویان بۆ ئەم سکۆلارشیپە تۆمار کردووە دڵخۆشین بەوەی 5 لەو قوتابیانە لە بەشی زمانی چینی زانکۆی سەلاحەدینن لە مەڕاستیمەکەدا بەرپرسانی حکومی و بواری پەروەردە و خوێندنی باڵاش بەشدار بوون قوتابیانیش بە دڵخۆشیەوە لەگەڵ مامۆستاکانیان گفتوگۆی داهاتووی خوێندنیان دەکرد تاوەکو ئێستا 13 قوتابی لە بەشی زمانی چینی زانکۆی سەلاحەدین خوێندنیان تەواو کردووە ساڵ لە دوای ساڵیش خواستی قوتابیان لەسەر ئەم بەشەی کۆلیژی زمان زیاد دەبێت ئێستا 83 قوتابی لەم بەشە دەخوێنن ئەحمەد عەبدوسەمەد کوردستان 24 هەولێر دەرین هەروکو خۆت ئاماژت پێکرد تەوەری یەکەممان باز لە گرنگی سانسۆرکردن یاخود قەدەغەکردنی پلاتفۆرمی تیکتۆک دەکرێت لە هەرێمی کوردستان لێرە لە ستۆدیۆ میوانداری ڕزگار شێخ عەلی سەرۆکی گشتی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەمان کردووە بۆ کاروباری مرۆیی کاک ڕزگار زۆر بەخێر بیت گەلێک خێراتی زۆر سپاس میوانێتان باش هەر بشیت کاک ڕزگار با لەوە دەست پێ بکەین بۆچی ئەتانەوێت تیکتۆک سانسۆر یاخود قەدەغی بکەن بەداخەوە تیکتۆک ئەمڕۆ زۆر بە خراپی کاریگەر زۆر بە خراپی بەکاردەهێنرێت و ئەمڕۆ کە ئێمە پانێڵێکمان هەیە لە زانکۆی سەلاحەدین لەسەر هەمان بابەت بۆ سنووردارکردنی تیکتۆک یاخود داخستنی کە بەڕاستی بۆتە هۆکار دەمانەوێ پەنجە بخەینە سەر ئەو کێشە سەرچیانە کە کاریگەری لەسەر کۆمەڵگا کردووە بە تایبەتی کوردەڵی هەر کەس خەمی خۆیەتی لە کۆمەلگای خۆمان لە کوردستان زۆر گرینگە چونکە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئاینیەوە ئەم کۆمەلگای بەرە و هەندێر چووە و بەڕاستی بۆتە جێگەی داخ کێشەی زۆر دروست کردووە وای لێ هاتووە لە سنوور دەربچێ وای لێ هاتووە خەڵک مرۆڤەکان یەکتر بفرۆشن بازرگانی بە یەکتر بکەن لە هەموو ڕوویەکەوە جا بێمان خۆش بوو بەڕاستی لێرە پرۆژە یاسایەک و فەراغانەی کە لە یاسا هەیە پرۆژە یاسایەک دروست بێ بۆ ئەوەی بتوانین ڕێگە لەو تیکتۆکە بگرین لە هەرێمی کوردستان چۆن لە ئەمریکا ڕێگەی لێگیراوە پێمان وایە بەڕاستی ئەگەر ئێمە بەدەنگنین بەسەر ئەو کارە ساتەی کە بەسەر گەنجەکان نەک تەنها گەنجەکان ئێستا پیرەکانیش بەڕاستی دەوری خۆیان دەبینن بۆ پەیداکردنی پارەیان چاولێکەری بەڕاستی کاریگەری خراپی بەسەر ئەو کۆمەلگایە کردووە بۆیە بەڕاستی ئێمە بە پێویستمان زانی وەکو دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی نیشتیمان پەروەریەوە بتوانین داوا لە حکوومەت بکەین پرۆژە یاسا بدەینە پەرلەمان لەو کابینە نوێی کابینەیدا بۆ ئەوەی بتوانن سنوورداری تیکتۆک بکرێت باشە بەڕێز ڕزگار بۆچە هەمە چاف هەمە هەوڵ سەر هەندێک و پلاتفۆرمە تیکتۆکێ بێتە قەدەغەکردن بەڕاستی تیکتۆک زۆر بە خێرایی لە ناو خەڵک بەڵاو کراوە و خەڵکیش تیکتۆک زۆر عادەت و تەقالیدێکی زۆر کاریگەری هەیە زۆر
زۆر جار هەیە شت دێتە بەرچاوی تۆ بە دوای ناگەڕێی ئەم تیکتۆکە کاریگەری وای کردووە هەموو ماڵێکەوە بۆیە بەڕاستی تیکتۆک دەورێکی زۆر خراپ دەبینیتن ئەو خەڵکە حەزی ئەو خەڵکە ڕادەچێکی بە تایبەتی کات لە لای ئێمە زۆر گرینگە و تەسیری لەسەر منداڵیش کردووە کە حیزری گەشەکردنیشی ڕاگرتووە چونکە ئالوودەی ئەم ئەلکترۆنیە دەبێتن کە ئالوودە بوو ئیتر بەرەو شتە خراپەکان دەچێتن و ئەو کاتەش بەفیڕۆ دەچێت بۆیە بەڕاستی تیکتۆک بۆتە وەکو ڤایرۆسێک لە ڕووی نەرێنیەکانەوە باس دەکەم بۆتە ڤایرۆسێک بەسەر ئەو خەڵکەدا دووچاریم ڤایرۆسە بووە. باشە کاک ڕزگار با بڵێن داواکەی ئێوە قبوڵەکرێ و تیکتۆک قەدەغاکرێ ئەی حسابیەوەتان کردووە بۆ نمونە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی چین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە ناکەوێتە مەترسیەوە پێم ئێمە کە باسی داخستنی تیکتۆ دەکەین بەمانای ئەوەیە شتە جوانەکان دانەخرێ وەکو پەروەردەی بازرگانی ئێمە دەبینین خەڵکی بیانی هەتا کوردی هەدەفەکەتان بە سانسۆرکردنە بە تاکید لە شتی خراپ و نەرێنیەکان بەڵێ جا پێمان خۆش بە بەڕاستی ینی ئەمە ینی هەتا بۆتە هۆکاریەوەی خەڵک لەم وڵاتە کۆچ بکە ینی تیکتۆک زۆر جارێت تۆ سێرچی ناکەی شتی زۆر قێزەوەندیان شتێک دێتن کە فەیکە بۆ نمونە تۆ بەو فەیکەدا دەڕۆی بۆی بەڕاستی وەی کردووە کە کۆچ زیاد بێ بڵێن جەریمە زیاد بێ بۆ نمونە وای لاتووە کۆمەڵگە لە ناو یەک خێزاندا کێشە دروست بووە لەسەر تیکتۆک و جنێودان لەسەر شاشەکان ئەمانە بەڕاستی ئێمە هەدەفی ئەوەمانەوەی کە بە تەواتی سنووردار بکرێت لەو شتە خراپانە. باشە بەڕێز ڕزگار تو گەل هەندێدانینی نەبتنێت تیکتۆک دەبێت سوشیال میدیا بەعام بێتە سانسۆرکردن سوشیال میدیا بەڕاستی زۆر خەتەر بووە ینی بەداخەوە داواکاری گشتی دەبواە ئەو فەراغانە بەبێەوەی خەڵک سکالا بکە بۆ نمونە دەبواە داواکاری گشتی دەورێکی باڵا ببێنیتن بۆی کە خەڵکێک تیکتۆک بە خراپی بەکاردێنێ بگرە سوشیال میدیاکانی پێشتریش ماسنجەر خەڵک بەکاری دێنا ئەبێ بەڕاستی سنوورێک لەو کابینەیە پرۆژه یاسایەک دابنرێ بۆ ئەوی ئەو خەڵکە بە ئارامی بژی زۆر جار هەیە دەبێتە خەتەریات بۆ ژیانی ئێمەی تاچی کۆمەلگاش بۆی بەڕاستی سوشیال میدیا زۆر بە خراپی بەکاردە دەبێت هەرێمی کوردستان لە کابینەیدا بەڕاستی پرۆژه یاسایەک دابنێ بۆی ئەمە سنووردار بکرێت. بەڵێ کاک ڕزگار تیکتۆک لە هەندێک حاڵەتدا بۆتە باعیسی سەرچاوی ژیانی کۆمەڵێک خەڵک جا ئێمە باسی خراپەکە ناکەین بەڵێ باسی باشەکەگەین بۆ نمونە خاتونێکی دەستڕانگینە لە ڕێگەی تیکتۆکەوە شتەکانی عرزەکە شتەکانی ئەفرۆشە ینی باشە خۆی پێژێنێ خۆی پێوە بەڕێوە بە ئەگەر لەو حاڵەتی سانسۆرکردنیان داخستنەیە بۆ نمونە زیان بۆ کەسانش ئەگات لەو حاڵەتە چی بکەن ئەوانە ینی پێم وایە ئێمە ئەوانەی کە مەسەڵەن تیکتۆک بە باشی بەکاردێنن بۆ نمونە دەتوانن لە پلاتفۆرمەکانی تر بتوانن بەکارم خۆ شەرت نییە ئیلا تیکتۆک مەسەڵەن بەس کاک ڕزگار تیکتۆک بۆ مەسلەی ڤی و ئەو شتانە زۆر لەوانی تر باشترە زۆر زووترە چێتە بەرچاو یای بۆ نە کابرا ئەمە عرزەکە بۆ نموناڵە بە 5,000 دینار ئێبێ سپۆنسەری $2 لێبە بەڵام لە تیکتۆکە ئەمە کە بە 5,000 بۆ خۆی سروشتیان لاوانێ 50,000 نەفەر بیبینێ یایمە بەسم پلاتفۆرمی تیکتۆک لەگەڵ ئەوانی ترە حساباتێکی زۆر ورد و جیاوە خێمەش نابێ غەدر لە تیکتۆکیش بکەین بەڵێ بەڵام ئێمە باسی ئەغلەبیەت دەکەن زۆرینەی دەکەین کە چۆن کاریگەر بووە ئەجینا تیکتۆک بەڕاستی فرسەتێکیشە بۆ ئەوەی کە بازرگانی تێدا بکەی مەسەڵەن بۆ نمونە یان شتەکانی خۆت بینیە بەرچاوی خەڵک نەک لە هەموو جیهان بەڵام پێم وایە لە کوردستان سنوورێکی بەزاندووە بەڕاستی ئەو جوانیەی نەهێشتووە ئەو خۆشیە نهێشتووە ئەو قازانجەی نەهێشتووە بۆیە بەڕاستی ئێمە یعنی تاکید لەسەوە دەکەینەوە ئەبێ سنووردار بکرێ بە ئەو سنووردارە دەتوانن بازرگانی خۆیان بکەن مەسەڵەن مە نامانەوێت بە تەواتی دابخرێتن باشە بەڕێز ڕزگارەگەرم بەحسی پانێلە ئەڤڕۆ بکەین ناوەڕۆکاوێ زیاتر دەهێن گرنگی بە چ بابەتێکی دەند ئەوێت هەوا بانگشتنامە بۆ فڕێکردی کینە قوتابی سپیکەری لێرە ئەوێت تاغن کینە میێوانێت هەوا کینە بەڵێ طبعاً ئێمە ئەو تیکتۆکە کاریگەری کردووە لە ڕووی دەرونیە وەکو باسم کرد دکتۆرێکی دەروون ناسی و هەروەها لە ڕووی شەرعەوە مامۆستایەکی ئاینی و لایەکی ترەوە ئەو تند و تیژانە بەڕێوبەری تند و تیژی ئافرەتان و کە زۆربەی
ئافرەتەکان بۆتە قوربانی بگرە لە هەردوو ڕێگەزدا و لە زانکۆی خەڵکێکی کەسایەتی و ڕۆشنبیری و مامۆستای زانکۆ و لە کۆلیژی زمان بەشدار دەبن و هەدەفی ئێمە ئەوەیە بەڕاستی لە پاش پانێڵەکە گفتوگۆ دەکرێت بکرێتە پرۆژە یاسایەک پێکەوە تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەوە داواکاری گشتی یعنی نمونەی زیندوی تێدا دەبێت لەم پانێڵەیە بەڵێ کاک ڕزگار هەموو کەسێک دەتوانێت سەردانی ئەو پانێڵە بکایە خود داخراوە بۆ کەسانی تایبەتە نەخێر دەتوانن بێن هەر کەسێکەیە کە بەڕاستی دەیوێت شتێکی نوێ پێشکەش بک بۆ کۆمەلگا لەوێندەرەوە دەوڵەمەندمان دەکات بێگومان دەتوانن بێن داخل بن بەڵام خۆشت جێگەکە و کاتەکەشی دیسانەوە باسکەیتەوە بڵێ لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی زمان سعات دەونی و بەڵێ دەونی و ئێمە دەست بۆ پانێڵە دەکەین و ئومێدەوارم خەڵکێک کە دەزانی سوود بەم پانێڵە دەگەێنیتن لە هەر ڕوویەکەوە دەتوانی بێ دابنیشە و بە پرسیارەکان دەوڵەمەندترمان بکات بەرزگارەگەم بەحسی سووداوا پانێڵا بکەین چەندە گرنگە زانکۆ بە شێوەیەکی گشتی گرنگی بڤان پانێڵا بدەن ئەزانی زانکۆیەکان قوتابخانەکان بۆ نمونە زۆر گرنگ کە چکە باسی زانکۆ دەکەین یعنی پەروەردە بۆیە بەڕاستی زۆر گرنگە لە پەروەردەوە دەست پێ بکەین چکە ئەو کێشێکە ئێمە دروست بووە زۆر جارەیە تاچی کۆمەلگا بەو دەرەجە پەروەردە نەبووە بۆی کە بتوانێت مانای تیکتۆک بزانێ بۆ نمونە زۆر گرنگە لە ناو زانکۆیەکان پەیمانگەکان بەڕاستی زۆربەی لە دەرەوە لە وڵاتانی دەرەوەگە دەبینین کە خۆم یەکێکم لە دەرەوە دەژیم زۆربەی کارەکانی سۆشال میدیا کێشەکان زیاتر لە ناو زانکۆیەکان تاوتوێ دەکرێتن بۆ ئەوەی لە پاشدا دەکرێتە پرۆژە و دوای دەدرێتە جەریدە و یان وێبسایتەکان و بۆی خەڵک سوودی لێ ببینیتن باشە کاک ڕزگاری چ کاتێک ئێوە وەکو خۆتان دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە سکاڵاتان لەسەر شەخصێک کەسایەتیەک تۆمار کردووە لە تیکتۆکە بێگومان من یەکێکم لەو قوربانیانەی لە تیکتۆک بۆ نمونە ئەمڕۆ باس دەکەم لەوێندەر بەڵام هەتا ئێستا سکاڵامان تۆمار نەکردووە بە حکمیەوەیەوە من لە دەرەوە دەژیم بۆ نمونە و دەستگاش بەڕاستی تا ئێستا کێشەی وای توش نەبووە مەسەڵەن بتوانین وەکو دەستگا سکاڵا بکەین بەڵام بێگومان ئەگەر ئێمە تووشی یەک لەو کارە ساتانە بین مەسەن بێڕێزیە یان هەڕەشەکردنە بۆ ژیانی ئێمە یان لە کەدارکردنی کەسایەتی ئێمە بێگومانێمە وەکو دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی سکاڵای خۆمان لە داواکاری گشتی و لێرە تۆمار دەکەین بگرە لە دەرەوەش بە پێی توانە ڕزگار توێت بێژی ئاسیەکێکم جوان قوربانیا گەر لەمە بێژی توت لە چ ڕوەیەکی بەیەکێکی لەوان قوربانیا من هەندێک کاتێ بەڕاستی لە تیکتۆک باسی سیاست و لە ڕووی نەتەوەیەوە یان لە ڕووی پەنابەران باس دەکەم و زۆر جار هەبووە مەسەڵەن ئەوانەی کە ماسکێک دەخەنە سەردەم و چاویان نایان بینی بۆ نمونە ڕۆژێکیان من لە لەندەن برادێک تەلەفۆنی لۆ کردم و تیکاکە سۆشال میدیا چەند لایفێک ڕسمی تۆیان داناوە کەچی ڕسمی منیان دانابوو ئیتر بە هەمان بە شێوازێک باسییان دەکرد بۆ نمونە شێوازێکی قێزەوان سیاسیانە دوای چوومە سەر تیکتۆک بڕواتە بێ وام لێ هاتبوو وەکو پارانەوە تەنها بۆ ئەوەی کە لەکەدار نەکرێن بۆ نمونە کەمە هیچ بابەتێک نەبوو چکە بابەتەکەەوە بوو کە پارانەوەکەەوە بوو کە جنێویان دەدا بۆ ئەوەی ئەم جنێوە ناشرینانە ڕابگرن نەک لە بەرخۆم هە لە بەرەوەی کە خەڵکێکی گوێ لەم تیکتۆکە دەبێتن بەڕاستی پەروەردەیەکی ناشیرم بوو بۆیە هەستم کرد لەم تیکتۆکە نەکمنەوە من زۆر بەسیتە خەڵکانێکێ بەڕاستی شکلی خۆی نییە مەسەڵەن جسمی خۆیتی شکلی کە دەقەنە سەرێ بۆی سوکایەتی پێ بکەم بۆی کێشەی کۆمەڵایەتی بۆ دروستکەن و بۆ منە بینیمان خەڵکە بووە خۆی کوشتووە بینیمان خەڵکە بووە سا لە زیندانە هەموو لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتێ بۆیە بەڕاستی ئەوەی کە گرنگە دەبێت تیکتۆک لەمە و پاشەوە لە پاش پرۆژەی ئێمە و لێرەوە لەو بەرنامە جوانەی ئێوە داواکاری لە حکوومەتی کابینەیدا داواکاری گشتی کەمە داواکاری ئێمە نیەوەکو دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی داواکاری سێبەشی هەرێمی کوردستان و ناو و دەرەوە بەڕاستی سنووردار بکرێ ئەم تیکتۆکە باشە کاک ڕزگار با بڵێن ئەتوانین بڵێن هۆکاری ئەم دەست پێشخەری تۆ ئەو شتانە بوو کە خۆت لە تیکتۆکا بەسەرداتوە
من نەتەوەکەی خۆم زۆر خۆش دەوێتن کە بینیم نەتەوەکەم وە کۆمەلگای من بەم جۆرە ناشیرنە بەکار دێنرێ من تەنها هۆکار نەبووم بە گشتی بەڕاستی کاریگەری لەسەر من و برادران کرد بۆیە دەبووە ڕێکخراوەکانی تر شوێنەکانی تر دەمێکە بەڕاستی هەستیان بەوە کرد با بەس ئێمەش ئینگلیز دەڵێ it's not too late دەتوانین لێرەوە دەست پێ بکەینەوەنە جابارس ڕزگار ئەvە چەندە گرینگە مەسەلەن و دایک و بابیش گرنگی بە بابەتەی بدەن چونکی ئەم دەبینن لە تیکتۆکێ زارۆکێن گەلک بچی گەنجن و نەگەیشتنە تەمەنێ یاسای تیکتۆکێت کارتینن ڤیددیوێت گەلک سەیر و سەمەرەتکەن وڵا ئیتر ئەمە پەروەردە زۆر گرنگە هەمیشە دەڵێن پەروەردەی ماڵەوە پەروەردەی قوتابخانە گرنگێکی تەوا لینکێک لە بینیان هەیە بەداخەوە من جارێک لە کوردستان لە شوێنێک بینیم پیاوێک بە منداڵەکەی دەگو کام ئایفۆنت دەوێتن مەسەن کام ئەو سمارت فۆنانت دەوێتن حەق نییە بەڕاستی لە ناو ماڵەکان ئەم جۆرە ئەپلیکیشنانە داونلۆد بکرێتن بە تایبەتی بۆ دایکان و باوکان هەندێک جار خۆیان بەکاری دەین زۆر بەخراپی بۆیە منداڵەکانیش بەڕاستی بەکار بۆتە چاولێکەری بەڕاستی ینی خەڵک وای لاتوە تۆ لە جادەی بڕۆی ڤیددیوەیەکت بگرێ بۆ نمونە هیچیش نەکەی مەسەڵەن ڤیددیوەیەکت دەگرێ ئیتر بە جۆرێک بەڵاو دەکاتەوە بۆی خەڵک بە ناشیرنی ینی وەکو چۆن دەڵێن جاروبار هەندێک جار چوونە دەرەوەش بۆتە چاولێکەری بەڕاستی تیکتۆک بۆتە چاولێکەری ئەو چاولێکەریە زۆر خەتەر ئێمە دەبێ پەنجە لەسەر ئەو خاڵە گرنگانە دابنێن و ئیشی لەسەر بکەین ئەجینا بەڕاستی ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ و ئەو کاتی لە کۆنتترۆل دەردەچێتن وەکوەوەی کە ئێستا پێشتر بینیمان کە خەڵک بۆ نمونە ئالوودەی دەرمان بوو ئێستا بەرەو کەمبوون چووە زۆر بەرەو کەمبوون دەبێ ئیشی لەسەر بکەین بەڕاستی ئێوەش لەو کەناڵیدا کە بانگێشی ئێمەتان کردو ئەمەش هۆکارێکە بۆ پاڵپشتی ئەم داخستنی سنووری تیکتۆک کاک ڕزگار پێم وابێ بەکارنێنانی و قەتعکردنی تەواوەتیشی بۆ منداڵ بە تایبەت لاوانێ شتێکی باش نەبێت چکە کە گەورە ببێ لە پرەکە ئەچێتە ناو ئەو وەزعوە یعنی شتێکی و فەزایەکی زۆر نامۆیە پێی زانی گەشەکردنی منداڵ زۆر گرنگە پێمان وانە ئێستا لە بەریتانیا بە تایبەتی کە من لێ دەژیم و هەر تەماشای نمونەی کە سوکارە منداڵەکانی بڵێن ئێمە تیکتۆک بەکار نایەنن بۆ نمونە بیرتە ئێمە پۆبجی تووشی پۆبجی هاتبووی نەمانزانین چۆن ئەوەی تەرککەین پۆبجی بە منداڵەکان تەرککەین لە بەرۆی زۆر خراپ بوو ئیتر ئێستا تیکتۆک هاچێ نەڤەنۆ ڕۆژێکی چ دێتن باشتر وایە لە ئێستاوە ئەو تیکتۆکە سنووری دەبەزاندووە بەڕاستی سنووردار بکرێت باشتی جوانتر بۆ پەروەردە بەکار بێندرێ با بکرێتەوە لەو بابەتە بەڵام من نازانم لێرەوە سەری ئەم لایڤەکانە ئەڵم کێشەی گەورەی تیکتۆک ئەو لایڤانەیە کە کرێتەوە شەوان بە ئارەزوی خۆیان کابرا قساکە قسەی ناشرینەکە یان بە جۆرێک بەڵام ئەوە گرنگە بەڕاستی کاتێکە تیکتۆک سنووردار بکرێ ئەو کەسانش دەدۆزرێتەوە کە بەڕاستی کاریگەریان لەسەر خراپیەوە زۆر ئاسان دەدۆزرێنەوە ئێستاش من لێرەوە لەو کەناڵە بە هەموو ئەوانە دەڵێم جنێ و فرۆشن یان بەوانەڵێم کە دایانەوێت کۆمەلگا لەکەدار بکەن خەڵک لەکەدار بکەن پێم وایە تەکنەلۆژیا ئەوڕۆ زۆر بەرزاگە خەڵک بێ ئیشی لەسەر بکە ئاسانە دۆزینەوەیان بۆیە داواکارم لەوانەی کە تیکتۆک بەکاردێنن بۆ مەبستی پارە پەیداکردن بۆ بازرگانی بۆ نمونە بەڕاستی لە کاری نەشیا و دوور بکەنەوە چونکە ئەو کۆمەلگای پێویستە زیاتر بەرەو پێش بڕواتن ئەو تیکتۆکەش دەتوانین بەکاربێنین بۆ شتی باش توانین شتی تێدا دروستکەین دەتوانین بابەتی گرنگ و حتا توانین کۆنفرانساتی تێدا دروست بکەین و شتی باش بە لە ڕووی پەروەردەوە ڕاستە بەڕێز ڕزگار زۆر سواز بۆتە زۆر سپاس کە توت گەلمەجاوی زۆر بەخێر بکاک زۆر سپاس مەمنون شانۆگەریە خزمەتکار لە هۆڵا محەممەد عارف جزیری لە دووەکێ هاتەنی شانزان کو تێدا نامەیەکە ڤەکری بۆ هەمووان کەسێن بەهای مرۆڤان لە ناو جڤاکی کێم دەبینن هاتە دیاریکردن سەرەتا هەمومان مرۆڤین
ئەبێ ویژدانە مرۆڤایەتەکە لە ناقمانە هەبێت یعنی ئەوەنە لوت بەرز نەبین زۆر جار کاتێ کەسێک هەوڵەیە بە هەوڵی خۆی هەوڵ بات و دەوڵەمەند بێت بە هەوڵی خۆی بگاتە ئەو پێگەی ئەیەوێت نەک بە لەسەر حسابی ئەوی تر یعنی من ئەگەر سەرەتا دیقەتی نمایشەکە بیت خزمەتکارەکان هەوڵەدەن لاسایی خاتون بکەنەوە لە کۆتاییە ئەوەنە چاڵ بۆ خاتون هەڵەکەنن خۆیان تێئەکەون و خۆی قەنداقەکە ئەخواتە و ئەمرێت ئەڤروکەک و ڕۆلێمن و ئاسخاتیم بوو هایکەران بهین سەحکەینێ شلای جڤاکیڤە کو مەذیەوێ بگەهێنین کو ئەس شێن بێژم دنیا هاتیە دانان هەتانوکە ئەم شارێکە جەنگێکە ناوبەینە دوو طەبەقێت ژیانێ مەسەلەن دەوڵەمەند و دەسەڵەدار و کەسانێ نورمال بابەتێک گەلێکی گرنگ ڕاستی حازران ئەو بابەتی من احتیمالە هەمی خەلکی ڕێنیشتی دیت کە ئەو جوداهیەت ناوبەرە تەخێن جوواکیدا دەمێ سەرمەدارێک دەمێ ئینسانێکی دەوڵەمەند کە چاوە سەردەلیلگەر هەندێک مرۆڤاتکەتن وەت دوژین دومایکدا هەمووان مرۆڤە لێ نرخ و بەهایەن مرۆڤاتی گەلەجا دەسەڵاتە مرۆڤی ئانش بژین و ئەو پارێک و گەلەجا مرۆڤ تێتە گوهارتن Jidekisiya jinjana, jidekhenana ala khasta. خواردن و خواردنەوە هەر لە کۆنەوە باەخ و بابەتێکی گرنگی مرۆڤایەتی بووە. لە ئێستادا کتێبێکی کۆنیان دۆزیوەتەوە کە بە قوڕ دروستکراوە و بە خەتی بزماری نووسراوە و ڕێگای دروستکردنی خواردنی تێدایە کە تەمەنی نزیکەی 3775,000 ساڵە. مێژوو دەمان باتەوە بۆ نزیکەی ساڵی 1750 پێشزاین. کتێبێکی ناوازەی چێژلێنان لە میزۆپۆتامیا دۆزرایەوە لەسەر سێ تەختەی گڵین. قوڕ بە ڕێنووسی بزماری نووسراوە و نزیکەی 35 جۆری خواردن لە خۆ دەگرێت. هەروەکو دەزانن ئەم جۆرە نووسینەش سیستمێکی نووسینی کۆنە و لەلایەن سۆمەریەکانەوە داهێنراوە. بە هەر حاڵ ئەم شوێنەوارە بەنرخە لە ئێستادا لە زانکۆی بێڵ پارێزراوە و بەڵگەی لەسەر ڕادەی ئارەزووی مرۆڤی کۆن بۆ خواردن و لێهاتوویی لە ئامادەکردنی ژەمەکاندا. جا سەرەکیترین ئەو خواردنانەی لە سەردەمی پاشا حام و ڕابی دروست دەکران بەپێی ئەم کتێبە گۆشت و مریشک و دانەوێڵە بووە بۆ ژەمە سەرەکیەکان بە برژاوی و لە ناو سوپ و مەرەگەش بەکارهاتوون. بەڵام لە هەمان کاتدا سەوزە و میوەش لە خواردنەکاندا بەکارهاتوون. جا ئەم کتێبە تەنیا کۆمەڵێک ڕێچکە و ڕێگای فێربوونی خواردن دروستکردن نییە، بەڵکو تۆمارێکی مێژووی و کەلتوریە کە ڕنگدانەوەی گەشەسەندنی کۆمەڵگاکان و خوی خواردنیانە لە قۆناغێکی دووری مێژووی مرۆڤایەتیدا. جامە تاکە کتێبی کۆنی خواردن دروستکردن نییە. چوار کتێبی تریشان وەک کتێبی کۆکینارا کە هی سەدەی چوارەم و پێنجەم و لە ڕۆژاوادا بەکارهاتووە. کتێبی خواردنی عەرەبی ئەوەش هی سەدەی دەیەمی زاینی بووە. کتێبی سەباح ئەوەشیان هەر هی سەدەی دەیەم بووە. هەروەها کتێبی مانسولاسا کتێبێکی هندیە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی چوارەمی زاینی. جا لە کۆتاییامە بە سەدەی چواردەهام ببورن. لە کۆتاییامەوە باسیەوە بکەم دێرین پاشا حاموڕابیش هەروکو یەسای خۆمان حەزی لە گۆشت بووە، حەزی لە دەستپێکا چیمانوت، حەزی لە مەرەگە بووە، کوڕێ خواردن حەلی نییە بەخوا. پێم وتن لە دەستپێکا لە کاتی کەشاوتم شاکار زۆر حەزی لە خواردنەجا شتی تایبەت سەروپێ هەر یەت ئەڕوا باسی سەروپێکە تخوام ئەم زستانە چەند جار سەروپێت خوارد؟ سێ جار تا ئێستا. تا ئێستا سێ جار کەم نییە بەگرەوەی تۆ؟ نانە عیبی نییە بزانم ئەم پێشەمە شاکار سەروپێ ئەگەر سەروپێ هەبوو سەردانیەکەین باشە ڕێکەوین تا بە باسی شتێکی تر بکەین شاکار. سەفوەت تۆفیق کە بە سەفەت کانیبۆتی ناسراوە، تەمەنی 72 ساڵە و دانیشتووی گوندی کانیبۆتی دەڤەری بارزانە. لە تەمەنی 8 ساڵیەوە وەکو خولیایەک فێری ئامێری شمشاڵ بووە. سەفەت
کەسایەتێکی ناسراوی دەڤەرەکەیە و شمشاڵ بۆتە ناسنامەی ئەو هەرچەندە ئێستا باری تەندروستی باش نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڕێتی لەگەڵ شمشاڵ نەپشڕاندەوە هەمیشە ئەو شمشاڵەکەی لەگەڵ سروشت و ژینگە پارێزراوە و دەڤەری بارزان ئاوێتەی کردووە. ئامۆزایکی من شمشارەکە بوو من و ئامۆزال سەوێ بلولێ شەڕێک تاتی مگوتێ ئەدە خوفێرکەم گوتە من ئەدە خوفێرکەم من سەفقەت توفێق خانی بوتیم 1953 لە دایک بووم ئەلکوندی خانیا بوت شرمم کرد شرم بود ناف مرۆڤ بلولێم لێ نەدا ئیلا لاقار ئیلا چۆلە ئامۆزایکی من شمشارەکە بوو من و ئامۆزال سەوێ بلولێ شەڕێک تاتی مگوتێ ئەدە خوفێرکەم گوتە من ئەدە خوفێرکەم ئێزە ئەمن و ئامۆزای خۆلسە ئەو بلولێ شەڕێک تاتی مەژێستاند من برد سبەی من بلولاوە شمشارەوە برد هێوارە دو شمشارە خوشمستین تەبە حتا ئەس فێر بووم دوایێ شمشارم پەیدا کردن ئاسنم چێ پەیدا کردن جار بۆ جارێ بلولێت خۆشتر من پەیدا کردن جارێکی من منداڵ بووم بە کارکۆ وەرەکێ لێت بێنێ بەردەڕەشێ مالا مالا مستفای رحمتی بابê mezin bingeriya wişkefte kalêya mezin mala we wêşkeftê mêvanê we wêşkeftê bû em min karka bûm min bilûlê da dîsê rehmetî gazê min ket got welê a çûmanek min nasîn a çûmanek min gotê kerem kes xolam gotê were bû min şemşarê lê da من كنت خبر الله يا كذا ما بو شمشغل هذا قدر كي تقريبا نص ساعة كي هو مهاجر بون إيراني بون وقت خو وقت إدريس رحمتي أمر خودي كد ملزي باي بون شمشار هك بو من هات شمشار غريبي هك بو من هات من كيز خودي كد همه توانه خوب بلوله که عجای من غریبی گفت احسان نتوانم وکی وجاره بیمه دێرین لە تەوەری دووەمە باز لە تیمێکی تایکواندۆی کورد دەکەین کە بەشداری پاڵەوانێتێکی نێودەوڵەتیان کردووە بە ناوی فوجێرە جا لێرە ڕاهێنەر ڕێباز جوامێر هەروەها بەڕێوبەری پرۆگرام لە دامەزراوەی کوردستان لامان میوانە زۆر بەخێر بن زۆر سپاس بۆ بەڕێستان هەر بێجا شاکەر ئەس بێژم محەممەد بەڕێوبەرەکەیە وەنیە خۆزگەمە نزانەکەکی محەممەدەکی ڕێبازە کاک محەممەد ڕاهێنەرە کاک محەممەد ڕاهێنەرە کاک ڕێبازیش بەڕێوبەری دامەزراوەکەی بەڕێوبەری پرۆگرامە بەڕێوبەری پرۆگرامی کوردستان با لەوە دەست پێ بکەین باسێکی ئەو پاڵەوانێتیەمان بۆ بکەن ئەوەی فوجێرە بەڵێ ئەم پاڵەوانێتیە دامەزراوی کوردستان توانی پاڵپشت و سپۆنسەری ئەم پاڵەوانێتیە بکات کە تیم کورد بەشداری بتوڵەیەک یاخود ئەم بتوڵەکە لە وڵاتی ئیمارات بەڕێوە چوو چۆن بتوانین وەکو دامەزراوی کوردستان هانی ئەم یاریزانانە بدەین کە بەشداری بتوڵەیەک نێودەوڵەتی بکەن و تواناکانی خۆیان پێشکەشی وڵاتانی تر بکەن ئەوەی بە خۆشحاڵیەوە ئێمە لە دامەزراوەی کوردستان کە پێوێ هەڵساوین لەسەر سێ بنەما کار دەکەین بنەمای نیشتیمانی بوون چۆن گەنجان وا لێ بکەن نیشتیمانی خۆیان خۆش بوێت ئەمەش بە ئەنجامدانی کار و چالاکی جیاواز لە هەمان کاتدا بنیادنان چۆن گەنجانی ئێمە بنیاد بنین کە تێکەڵی هەندێ بابەتی تەرفیهی و یاری بن بۆ ئەوەی کە تواناکانیان پێش بخەین لە بابەتێکی تر بنەمای سێم بابەتی پێشکەوتنە
طبعا ئەم گەنجانە کە ئێمە پاڵپشتیمان کردو وەکو دامەزراوی کوردستان ئێمە چانسێکی ئەویان پێ بدەین کە لە بتوڵەیەکی نێودەوڵەتی بەشدار بن ئەمە بەو سێ بنەمایە کار دەکەین لە دامەزراوی کوردستان بۆ بابەتی بتوڵەیەکی نێودەوڵەتی بوو کاک محەممەد وەکو ڕاهێنەر دەتوانێت زیاتر ئاماژەی پێ بدات بەڵام ئامانجی گەورەی ئێمە ئەوەیە کە یاریزانەکانی کورد لە ناوخۆی کوردستان لە بتوڵەی جیاوازدا بەشدار بن ئەمەش بۆ ئەوەی کە جێوێکی وا خۆش فەرەهەم بکات بۆ گەنجانی ئێمە کە ئەو توانایی هەیەە پێشکەشی جیهانی بکەن. بله مامسا جشکر سهند و متینت گلمده از دخاز لوانت کن با من بچن نمایشکا جوان بکن کرم کن مامسا بجا بلاسته پرسم حتی و با من چن نمایشا خود کن هوا چاوا بجداری ویره کرد چاوا فکر بو هواتن بجداری بکن چن یاریزان هوا بردن والله ما سرتا بەشداری ما کرد لە پاڵەوانتی فجێرا بە کاسی عرب لە وڵاتە عربیەکان دایانتوانی بەشداری بکەن زیاتر لە 35 وڵاتی عربی بوو کۆی 132 نادی بوو لە کۆی گشتی 1166 یاریزان ئێمە وەکو تیمەکی کوردی بەشداریمان کرد کە کوردستان فاوندیشن پاڵپشتی کردین بە 7 یاریزان 6 کوڕ و 1 کەس 6 کوڕ و 1 کەس یعنی کچتان لەگەڵ بوو بەڵێ لەو پاڵەوانەتی بەشداریمان کرد کە پاڵەوانەتێکی دووەلیە باشە هەندانەکی زۆر باش بوو لە بۆمە کە توانیمان ئاڵای کوردستان بەرزکەینەوە تاکە پاڵەوانەتێش بوو کە هەستمان کرد کە دەوڵەتی کوردینە ینی زۆر ڕێزیان لێگرتین ئاڵای کوردستانمان بەرز کردەوە بەڕاستی ئەو پەیوەندێش لەوەی دەگەڕێنمەوە کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی ئەو عیلاقات و پەیوەندیەتی لەگەر وڵاتی ئیمارات بەڕاستی زۆر ڕێزیان لێگرتین دەستخۆشیان لێکردینەوە زۆر بە ئاسانی توانیمان ئاڵای کوردستان بەرزکەینەوە هەنی وەکو خۆم و یاریزانەکان هەستمان کرد کە عێراقی نین کوردین ینی بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو لە بۆمە ئەی وەکو ئەنجام و نەتیجە چۆن بەڵێ ئەنجام و نەتیجەکانمان کاگمەتین توانی لە وڵاتی فەڵەستین بباتەوە و لەگەر وڵاتی ئیمارات کاکەمانیش یاریزانێک بوو بەداخۆ نەیتوانی بێ لە بەرەوەی تووشی ئیسابە بوو گەمە یەکەمی لە ئوردم بردەوە بەڵام گەمەی دوم بۆی شکانی دەستەوە نەیتوانی بەردەوامی دکتۆرەکان گەمەیان ڕاگرت بەڵام ئەزمونەکی زۆر باشش بوو لە مەلۆی یەکەمی جارکە بەشداری پاڵەوانتی دەڵی وڵات بکەین بە شێوەیەکی گشتی چاوە پێشوازی لەوێ هاتەن کرد هەندە بێژن مە گەلک خۆش ئاڵای کوردستانی بلند کرد خەلکی وێرێ چاوە هەندیتن بەڵێ وڵاهی لۆمە زۆر هەستەکی خۆش بوو چکەمە چەندین جا بەشداری پاڵەوانتیمان کردێن نەک نەمانتانی ئاڵای بەرزکەین نەماتانی بڵند کوردین بەڵام ئەو جارەیانی زۆر بە احتیادی ئاڵای کوردستانمان بەرز دەکرد ینی لە شاشەکان دایان بینی و یعنی بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو لە بۆمە ینی دیسانیش باسی دەکەمەوە دەگەڕێتەوە لەو عیلاقی کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور ئەو عیلاقە و پەیوەندەیەکە لەگەڵ وڵاتی ئیمارات هەیەی بەو دوایانە بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو لە بۆمە باش نمایشەکە بینین و دواتر ئەگەڕێمەوە لە لای کاگرێباز کۆمەڵای پرسیار و قسە و باسەکەین سپاس مامسا محەممەد ئەvە ئەگەر تو بۆ مە بێژی حرەکەن تایبەتن ئەگە بۆ مە بەحسکەی ئەوێت نوکە سەر شاشتکەن ئەو یاریزانانە کردیان هەر شوێکی بەسییت بوو هەر وەکو زەرباتەکان بوو بۆەوەی کۆتایەکەش کردیان پێی دەڵێن فری فایت باشە فایتەچی دووری یەک گەمەی دەکەن لەوەی کە دسمەکانیان گەرم بیتن
لە بۆ خۆ ئامادەکردنە یعنی ئەvێژی پێویستی تاکواندوژی پێویستی پندێت و جسمی خۆ گەرم بکەی بەڵێ سەرەتا زۆر پێویستە خۆمان گەرمکەین لەبەرەوەی تووشی ئیسابە نەبین. باش کاک ڕێبازبا بێمەلای تۆ تا چەندێک توانیوتانە وەکو دامەزراوەی کوردستان کە دەستی گەنجان بگرن دەستی بەهرەمەندان بگرن باسێکی ئەومان بۆ بکەوە ئامانجتان لە ئایندەیە چییە؟ بەڵێ وەکو دامەزراوی کوردستان کە سەرەتایەکی کەمی هەیە دامەزراوە کە ئێمە دامەزراوین بەڵام لە ژێری چەتری ئەو دامەزراوەدا تۆڕێکی ڕێکخراوەیی هەیە کە لەسەر بنەمای جیاواز کاری جیاواز کار دەکەین ڕێکخراوەکان جۆبسکەی ئاردیە کە ئێمە چۆن بتوانین کار بدۆزینەوە بۆ گەنجان ڤۆڵنتیەکەی ئاردیە چۆن بتوانین کە کاری خۆبەخشی پەرە پێ بدەین و ئەزمموی گەنجەکانمان لە بابەتی کاری خۆبەخشی پەرە پێ بدرێت ئیم پاوەکەی ئاردیمان هەیە کە زیاتر توانای گەنجان لەسەر بابەتی جیاواز بۆ ئەوەی گەنجان ئێمە ئامادە بکەین بۆ بابەتی شیاوی بازار بێ بۆ بابەتی ژیانی خۆیان بێ بەرەو پێشکەوتن بێ لە هەمان کاتدا فێرخواست چۆن فێرخواست فێر بن بۆ ئەوی بچنە قۆناغی دواتر کلایمت کە ئاردیمان هەیە بابەتی کەش و هەوا ئەمانە هەمووی پرۆگرامن وە سپێشڵ پرۆجێکتمان هەیە کە هەندێک تایبەتمەندی بابەتی دیبیت و گفتوگۆ لەخۆ دەگرێت وە یوت هەبمان هەیە کە لە دواترە بابەتەکانی کارسازی و بیرۆکەی کارسازی تێدا ئەنجامەدرێت واتە لە ژێر چەتری دامەزراوی کوردستان تۆڕێکی ڕێکخراوەیی دامەزراو هەیە کە کاری ئەوەیە کار بکات بۆ گەنج لە ئەرزی واقعدا چونکە زۆر گرنگە کە ئێمە بتوانین نەک تەنها بە قسە بتوانین بەکردار بابەتەکانی گەنج کە ئێستا گیرۆدەن دەتوانم لەسەر چەند بابەتێک ئەمە نمونەیەکی جوانە کە تیم کورد بەشداری ئەم بتوڵێ بکەن ئەمە پاڵەوانێتێکی جیهانی کە ئێمە توانیمان پەرە بتوانای گەنجانی خۆمان بدەین لە دواترە ئەزمون فێرەبن بۆی بتوانن لە پاڵەوانەتی جیهانە بە ناوی کوردستانی بە ناوی کوردستان ئەمە بابەتی کوردستان کە لە پێشووتردا لەوایە زۆر باز نەکرابێت بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا باز دەکرێت بابەتە گرنگەکە ئەوەیە ئەی ئێمە چۆن وەکو دامەزراوی کوردستان لە دواترە یاخود لە کوردستاندا بتوڵەیەکی نێودەوڵەتی بکرێتەوە گەنجان تێیدا بەشدار بن ئەمە ئامانجێکی گەورەیە و هیوادارم لە دواتردا جەختی لەسەر بکرێتەوە و ئەنجام بدرێت بەڕێستە بەرچ پاڵەوانێتی دی هەنەکو مەسەرەن وان نزیکانە هەوە پاڵپشتیوان کردبیتن بەڵێ ئێمە گەنجان بە چین و توێژە جیاوازەکان و یاری جیاواز شەرت نییە هەر یاری تایکواندۆ بێت ئێمە هەوڵە دەین کە پاڵپشتێکی تەواویان بکەین ئێمە سەیرەکەین بزانین کە چ یاریەک بۆ ئەوەی کە توانای گەنجی تێدا بهێنرێتەکایەوە بەڵام گرنگەکە لێرە تەنها یاری نییە بابەتی ڕێزگرتنە فێربوونی هەندێ بابەتی ڕێز و احترامە بۆ گەنج بۆ نمونە ئەو کەسێک کە تایکواندۆیە کە لەوایە بە شێوازێک ببیندرێت کە گەنجەکە دیفاع لە نەفسی خۆی بکات یاخود شەڕکەرێکی باش بێت نەخێر هەدەفە گەورەکە ئامانجە گەورەکە ئەوەیە کە ئەم گەنجانە دوور بکەونەوە لە بابەتی شتی خراپ بەکارهێنانی جگەرە و نێرگەلەیە بابەتەکانی مادەی هۆشبەرە ئەمانە وا دەکات کە ئەو بابەتی بوتوڵە و بابەتەکانی تر هەیە وەکو یاری کە گەنجان حەزیان لێ و توانای دەتوانن توانەکانیان فرە بکەن و باشتر بکەن ئێمە وەکو دامەزراوی کوردستان پاڵپشتیان بکەین باش کاک محەممەدەگە بێمەوە لای تۆ باسێکی یاریزانە پێکراوەکەمان بۆ بکە ئەو کاتێکە و حاڵەتی بەسەرات شێوازی تەعاملکردنیان شێوازی
چارەسەرکردنیان بڵێ یاریزانمانی کە ڕاوند بخۆی تایکواندۆ سێ ڕاوندە فایتەکانی ڕاوندی یەکەمی بردەوە گەڕاوە لای من ئامادەی بکەمەوە لۆ ڕاوندی دوم گریا ئەمش گوتم لۆ دەگیری گوتی دەستم ئازاری زۆر زۆرە داوای دکتۆرمان کرد دکتۆرەکان زۆر سەری هاتم بەڕاستی چێکیان کرد دیار بوو دەستی شکایە مانی هەر گوتی بەردەواندم مامۆستا لە بەرۆی من دەمەوێت گەمەکەی تاوکەم بیبەمەوە ینی بەڕاستی ئەمن هەردەم گوت مەیکە قەینەژانی تو میمترە دەگۆ نە بەردەوام دەبم بەڵام یاسایەگەی لە ناو تایکواندۆی لە فایتەکان کە بزان یاریزان توش پێکان دەبی ڕای دەگرن دوێ دکتۆرەکان ینی زوو بردیانە تەواری ینی بەڕاستی زۆر زۆر جێی دەستخۆشی بوو هەتا گەڕاینەوەش لە مەتارژە چاودێریمان دەکرد ئەنی هەر لە چێگین و چێگینی مەتارش زۆر هاوکاریان کردین لە بەرەوەی ئەومان لەگەڵ حاڵەتی لە ناکەومان لەگەڵ بەڕست محەممەدە بەحسان دەکەتە گو کچێک بیالمەجا بوو دووەکی ڕاهێنەرێک زیاتر هەوڵان دێنادێک و کچە زیاتریش بەشداری بێ پاڵەواناتیا بکە یان تایبەت پاڵەوانێتیا کەبیتم تنێک کچ بن بەڵێ بەڕاستی ئەو یاریە تاکانە خاستن تایکواندۆ دەرکایکی زۆر زۆر گەورەیە لە بۆ بەشداریکردن لە بۆ کەچ نەک لە بۆ پاڵەوانەتەکان بەڵکو دیفاع شخصی خۆی باشە سەمە کچەکەم ینی ئەو کچە لە ناو هەشکۆڕ بەتەنیا هات سیقەی بەخۆ بوو بەشداری و پاڵەوانەتە دەرەی کرد و بەڕاستی هیچ ئەنجامەچی نەبوو ینی وەکو نەتیجا بەس بەڕاستی لۆوی تاکردنەوەک و ئەزمونەکی زۆر زۆر باش و کە بەتەنیا بە پاڵپشتی خۆی و بە ئیرادەی خۆی توانی بێتە دەروی وڵات و بەشداری پاڵەوانەتەکان کە وەکو هاوشانی خۆی ئانی کەسەکانی بەرامبەر باڵە کاک ڕێباز بابێمەوە لای تۆ پلانی ئایندەتان چییە بۆ ئەوەی کە هاوکاری گەنجان بکەن بە نمونە وەکو تیم کورد ئێمە لە دامەزراوی کوردستان هەوڵە دەین لە داهاتوودا کاری زۆر زۆر باشتر ئەنجام بدەین ناتەوێت سە پلانەکانی ئایندە ئاشکرایان لەبەر ئەوەی وەکوتم دامەزراوی کوردستان تۆڕێکی بربڵاو لە خۆ دەگرێت من لەوەی لە بەشەکەی خۆتەوە دەست پێ باسی ئەو مۆزوعی خۆن بەڵ لەو بابەتانە ئێمە هەوڵە دەین کە بابەتی کەمپینات ئەنجام بدەین کە چۆن گەنج بگەڕێنینەوە ناو بابەتی کۆمەڵگەی جوانی کوردەواری کەمپینمان هەیە لەسەر بابەتی بڵێ نەخێر بۆ مادەی هۆشبەرە بڵێ نەخێرە بۆ جگەرە کێشانە بڵێ نەخێرە بۆ نێرگەلەیە بۆ ڤەیپە ئەم بابەتانە دەتوانین بە بتوڵەی ئەوها گەنجان بهێنینە ناو تۆڕێک کە بابەتەکانی خۆیان توانای خۆیان بەو شتانەوە سرف بکەن نەک بە بابەتەکانی تر لەبەر ئەوە گەنج بۆ ئێمە گرنگە کە دەڵێن گەنج سەرمایەیە ئەوە بە قسەیە بەڵام دامەزراوی کوردستان دەوێت قسەکە بکاتە کردار بەوەی کە بەشداریان پێ بکات لە بابەتی جیاوازە ئەم کەمپیناتە ئەنجامەدەین بۆ بەو شێوازەیە کە گەنج تووشی هەندێک بابەتی خراپ نەبێت لە ناو کۆمەڵگی کوردیدا بۆ ئەوی بیان گەڕێنینەوە چونکە گەنج توانای هەیە ئەوەی کە توانای هەیە گەنجە لە تەمەنێکە کە دەتوانێت شتی زۆر زۆر باش ئەنجام بدات نەک خۆی سەرقەڵ بکات بە هەندێک بابەتی نەشیاوەوە فلەبەر ئەوە ئێمە لە دامەزراوی کوردستان پرۆگرامی جیاوازمان هەیە بابەتی دیبیتمان هەیە لە سپێشل پرۆژێکت بابەتی جیاواز هەیە لە جۆبسکیاردی ئێمە بەردەوام ڕاهێنانمان هەیە ڕاهێنانەکان بێ بەرامبەرە لە هەمان کاردا پلتفۆرمێکمان هەیە بۆ کاردۆزینەوە واتە گەنج فەرهەمەکەین بۆ بازاڕی کار بابەتی کاری خۆبەخشی لە ڤۆڵنتیەکەی ئاردی زۆر بە شێوازێکە کە گەنج نات ئاساییە ئەگەر کاری دەست نەکەوێت بەڵام ئاسایی نیە تەنها لە ماڵەوەدا بنیشێت با کاری خۆبەخشی بکە ئەزمون فێر بێت بۆ ئەوەی زیاتر بێتە پێشەوە ئەو ئەزمونکردنەی وا لێدێ کە گەنجەکە کار بدۆزێتەوە لەبەر ئەوە ئێمە دەتوانین بڵێن وەکو دامەزراوی کوردستان بە شێوازێکی گشتگیر کار دەکەین بۆ ئەوەی گەنج لەو بابەتانەی کە ئارەزووی هەیە بەشداری پێ بکەین و تواناکانی وەگەر بخەین بۆ ئەوەی بێتە سەرکار بۆ ئەوی بێتە ناو کۆمەڵگەوە بڕوایی و متمانەی بەتواناکانی خۆی هەبێت و متمانەوە گەڕاندنەوە بۆ گەنج کاری سەرەکی دامەزراوی کوردستانە بێت کاری لەسەرەکەین بەڕستەبار گەرەس ڕاهێنەرێک بم پاڵەوانیەتێکە بیت لە دەرەڤەی وڵاتی من ببێت ئەس بەشداری بکەم یا بزەحمەت بێت چاوە پەیوەندی پەوە بکەم هەن هاریمە بکەن گەنجا فڕێ بکەنە دەرڤە بەڵێ دامەزراوی کوردستان بە شێوازێک کار دەکات یەکەم جار لێکۆڵینەوە دەکات بۆ ئەوەی کە ئەم بابەتانە تا چەند گرنگە تا چەند بەسوودە بۆ گەنج و بۆ هەرێمی کوردستان
ئەم ئامانجانە بابەتی لێکۆڵنەوە لە بابەتەکە لە یاریەکان لە بابەتی وەرزشەکە چەند بۆ نمونە هاندانی گەنجانی تر لە خۆ دەگرێت ئێمە پاڵپشتیانەکەین و ئێمە هەموو تۆڕەکان وەکو تۆڕی دامەزراوەی کوردستان شوێنمان هەیە لە هەمان کاتدا لە هەر مانگێکە ئێمە ڕاهێنانی جیاوازمان هەیە چ بە ئۆنلاین چ بە ئۆفلاین بە ئۆنلاین ئێمە ڕاهێنانمان هەیە کە هەموو گەنجێک بێ بەرامبەر دەتوانێت بەشدار بێت چ وەکو ئەوەی کە ڕاهێنانی مرۆیی بۆ گەنج کە چۆن پەرە بەتوانای خۆی بدات لە هەمان کاتدا چۆن کار بدۆزێتەوە بۆ ئەمەش کە دامەزراوەی کوردستان پاڵپشتی گەنجان بکات ئەکیت ئێمە بەردەوام ئەبین لەو بابەتانە هەر بژیت کاک ڕێباز کاک محەممەد زۆر بەخێر بێن سپاس بۆ قسەکانتان بۆ ڕێنماییەکانتان دێرین هەر لەگەڵ ئەم دوو میوانە ئازیزە کۆتایی بە بەیانی 24 ئەمڕۆیەنین تا بەیانێکی تر خواتان لەگەڵ بێت هیڤیا دومایکەکە هەفتیەکە پڕی بەرەکەت بۆ هەوت خازم هەر تەندروست باش بن.